كاتێکی پیرۆزە لە حزوری خوا پاڕێمەوە بە خاتری ئەم قورئانە، بە خاتری وشە بە وشەی ئەم قورئانە، بە خاتری پیرۆزی ئەم قورئانە، بە خاتری ئەم کەلامە کە کەلامی ڕەب العالەمینە. خوا دەسەڵاتەکەی ئەردۆغانیش دا بەسەریەکە، خوا جەرگی ئەردۆغان ببڕێ، خوا لە کورسی دەسەڵات حەیای ببا لە سەدام حەیا بەرتر، خوا خەجاڵەتی دنیا و ئاخیرەتی بکەی، خوا تۆڵەی ئەو جەرگە سوتاوانەی لێ بکەیتەوە کە ئەمی ئەزیڕێنن هاوار ئەکەن ئەگرێن، تەنها تۆ نەبێ خوایە دەوڵەتە زلهێزەکانی دنیا شاوی لێدا خستوون. بە خاتری ئەم قورئانەی خۆت خوایە بێ بەهانایەنەوە، بە خاتری ئەم قورئانەی خۆت خوایە بێ بەهانایەنەوە، بە خاتری ئەم کەلامەی خۆت خوایە بێ بەهانایەنەوە، وەک هاتی بەهانای ئێمەوە. یا ڕەبی یا ڕەبی بچی بە گژی ئەردۆغانە بە خاتری وشە بە وشەی ئەم قورئانە، جەرگی ببڕی خوایە، جەرگی ببڕی خوایە، جەرگی ببڕی خوایە. کارەسات خۆی بەڕێزان قورئانی گرتۆ بەدەستیەوە. حسن عمر نابي تايك شيرين نابي باب محمد جهو تروكش دايك هوني عفرين ده حضر داود ده جهو تروك شهادتي كم كجيرة رفعتي دي داود ديو ده حضر داونها اموينا شهيد دياري ملبطة شهيد كن شهيد نامرن ابو باشنار مصطفى مجيد نابي دايك بريبان نابي باب محمد جهو تروكش دايك هوني ده حضرنها حج حسما جو دیروکا شهادت دودی داود دیا 10,000 داونا کم کجیا طرفت اما اینا شهید دیاری ملبتا شهید دکن شهید نامره. اردوغان جزارو که حبرنه ده ترسه، جزارو که حبرنه ده ترسه به همون سلاحی خواهی گران بابه زاروکا مثل حبرنه بو باباران کر اول ناستماش بو معبالو شربانو شربانو شرنگو اسبوریه دلی که یاری ماراده دلی سگی سر میلانو شربانو 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 تصویر بالا تصویر بالا راست شهید راست بالا ده شهيد الماء نيكو عمرو 3 صالي 6 صالي 9 صالي 10 صالي 15 صالي حتى صالي امرابكن او دنگن دایگن دلشواد جگهن من ناچه افکاس کلید کن دب جیان بردان لیگیان زندیه لیگیان زندیه